مذكورا، فقد رفضوا إنهاء الفساد ورفضوا إنهاء المحاصصة ئەوە کە ورفضوا کۆتایی بە مبدأ دابەشکاری المستقل، حزبی بهێن و بل رفضوا إرادة ئەوان الشعب ڕەت کردەوە وصوته کەوا هذا حکوومەتێکی تەکنۆقراط المطالب دروست بکەن و بالإصلاح داواکاری گەلیان بۆ وإنهاء چاکسازی ڕەت المحاصصة کردەوە و السياسية کە والطائفية داوای دەکرد المخيفة کۆتایی بە ولجوا في دابەشکاری حزبی طغيانهم بێنن يعمهون و بەردەوام بوون لەو خراپەکاری و يصرون على گەندەڵیەی کە الحلف کردویانە العظيم، و لقد بەردەوامن أقدموا لەو على خدمة شعبهم وسماع صوتهم، سوێنیان خوارد لەسەر ولكنهم خزمەتکردنی استكبروا گەلی استكبارا عێراق و وعتوا في الأرض جێبەجێکردنی مفسدين، داواکاریەکانیان بەڵام وەها يبغون نەبوون و بقاء بەردەوام المحاصصة بوون لبقاء لەسەر کارە كراسيهم گەندەڵ ووزرائهم، کارەکانی خۆیان و ليبقى بەردەوام نفوذهم بوون أعلى لەسەر من صوت کورسی الوطن دەسەڵاتی خۆیان و دەنگی والمواطن خۆیان سەرخز بەسەر وأعلى من گەلی صوت عێراق و الإصلاح، هاوڵاتیان و آملين چاکسازی في کردندا ذلك و ذبح لەم الإرادة ڕێگەیەشا الشعبية بەردەوام بوون الراغبة لەسەر بإصلاح بڕینی ما فسد ویست و من أمورهم ئیرادەی گەلی عێراق و بەردەوام ومحاسبة بوون لەسەر المفسدين چاکسازی الذين خۆیان تلاعبوا و بقوتهم هەروەها ولقمة عيشهم گەندەڵکارانیان وحقوقهم، نەدا بە دادگا و فهم يريدوا ليطفئوا نور الإصلاح ئەوان دەیانەوێ بأفواههم، ڕووناکی چاکسازیەکان والله بەدەمی متم خۆیان نوره بکوژێنەوە ولو كره بەڵام الكافرون، خوددا ئەو والشعب ڕۆشنایە يأبى إلا أن گرنگی يتم پێدەدات نوره و ولو گەلی كره عێراقیش بەردەوام الحزبيون، دەبێت لە فإن گرنگی الشعب هم پێدانی ئەو الغالبون. ڕووناکیە و ئەوانیش فمنذ أن سەردەکەون بدأ نور الإصلاح و هەر وبصيصه لەو في التوقف کاتەوەی کە ڕووناکی و جمعوا داواکاری أمرهم ذات چاکسازیکردن بينهم، دەستی پێکردووە وكل حزب گەلی بما عێراق لديهم فرحون، یەکی گرتۆ و ذلك داوای الحزب دەکات الذي بەڵام يريد ئەوان فرض کە هيمنته حیزبیەکانن وسطوته دەیانەوێت ویستی من خۆیان خلال بسەپێنن المحاصصة بەسەر گەلی عێراق الحزبية لە ڕێگەی دابەشکاری والسياسية حیزبی و ليكملوا سیاسی نهبهم بۆ ئەوەی کە وسرقاتهم، بتوانن كما ئەو کارە عهدهم گەندەڵی و الشعب منذ أن دزیانەی أخذوا کە زمام بەردەوا بوون الأمور، لێی دووبارە جێبەجێ أجمعوا بکەنەوە أمرهم أن يصيبوا و ئەوان ينصبوا چوون وزراءهم کۆدەنگی خۆیان ومرشحيهم ڕاگەیاندووە المتحزبين بۆ ئەوەی کە دووبارە بعنوان التكنوقراط ئەندامە السياسي، حیزبیەکانی خۆیان إضافة لە إلى بە إبقاء ناوی بعض تەکنۆقراتی حيتان الفساد سیاسیەوە من بخەنەوە ناو الوزراء حکوومەت و في مناصبهم بەردەوام بن لە گەندەڵکاری بعنوان خۆیان تاريخهم الجهادي، بە وأي جهاد سوود هذا الذي وەرگرتکردن لە يشوه مێژوی سرمة خۆیان کە الشعب ئێمە جیهاد دەکەین والتلاعب کامەیە جیهاد کە بمقدراته. ئێوە سەروەت و سامانی میلەت دەدەزن و گاڵتە في بەداهاتووی جلستهم دەکەن البرلمانية ئەمڕۆ هذه لە دانیشتنی إن پەرلەماندیانە وجدت لە ئەمڕۆ ئەگەر قد أجمعوا على ببەسرێت وأد الحركة الإصلاحية الحقيقية وعدراوە کە التي لا چاکسازی تريد انتقاما من تەواوەتی أحد ڕاستگۆیانە ولا تريد ئەنجام بدرێ كرسيا لأحد کە نایەوێت تۆڵش ولا لە کەس تريد بسێنێتەوە و مساسا بأحد. ناشیەوێ دژی تلك هیچ الحركة کەسێک بێت الشعبية المليونية ئەوەیش ئەو جوڵانەوە التي تعاطف جەماوەریە معها یەک كل الشعب ملیۆنەیە کە هەموو إلا الذين پێک هاتەکانی يريدون گەلی عودة عێراق هاوسۆزن الاستقرار. لەگەڵیا ئللا ئەو کەسانە ومن نەبێ هنا کەوا دەیانەوێ خۆ بە گەورەزان و أنني گەندەڵکار لم بن ولن أرضى و بهذه بە المحاصصة هەموو کەسێکیش ئەوە بزانێ من ڕازی نیم بەو دابشکارە حیزبیە خراپەی هەروەک ئەندامێکی ئەم گەلە استرجاع الحقوق کە پێویستە هەمومان هەوڵ بدەین کە مافی ستەم لێکراوان بگەڕێتەوە بۆیان و بۆ گەلی عێراق وە نابێ هیچ سیاسیەکیش مهما كانت مطالبهم گوێی لێ بگیرێت ئەگەر بەردەوام بێت الجذري الحقيقي دەبێت چاکسازیەکی ڕیشەیی بکرێت ليعلم الجميع و هەر لێرەشەوە ڕای دەگەێنم بۆ هەمووان أي عملية بەردەوام نابین لە هیچ پرۆسەیەکی سیاسی أي عملية سياسية دووبارە دەیڵێمەوە بەردەوام نابم لە هیچ من أنواع المحاصصة پرۆسەیەکی سیاسی کە بە جۆرێک لە جۆرەکان دابشکاری حیزبی تیادا بێت با بە ناوی تەکنۆقراطیشەوە بێ ویستی گەل بەرزترە لە هەموو شتێک سوف لن أسمح لهم بذلك و من ڕێگان نادەم ئەوە بکەن چونکە گەل هاوکاریم بکات لەسەر ئەو ڕێبازە الحكومة برمتها لتعود مرة أخرى بۆ ئەوەی کە جارێکی کە ئەو دابشکارە مەزهەبی و سیاسی و ئیتنیکیە نەگەڕێتەوە و ئەو جۆرە لە دابشکردنی سەروەت و سامان و هەژمونی دەسەڵات لە بینی خۆیاندا کە گەلی عێراق جگە لە زیان هیچ شتێکی کەی لێ ناکات بۆ ئەوەی کە هەمووان بزانن شۆڕشەکەمان شۆڕشێکی ئاشتیە و تا کۆتایی بەو شێوازە دەبێت وە دەبێ ئەوانەی کە عاشقی محاسەسە و گەندەڵین لەوە بترسن و منش نامەوێ گەلی عێراق ئیتر لەوە زیاتر کەوا کوشتار و دەرکردن و ماڵوێران و خوێن ڕێژانیان ئیتر بەس بێت کە ئەمە نعم لا يسلم الشرف الرفيع من الأذى
حتى يراق على جوانبه الدم. لكن أي دم شريف هو الدم العراقي؟ چی خوێنێک بەقەت خوێنی عێراق پیرۆزترە کاتێکە شیعی و شیعی لە بینی خۆیان یاخود سونی و شیعیەکان کە خوێنیان دەڕێژرێت شوێن کەوتوانی گەندەڵکاران سڵ لە هیچ ناکەنەوە، سڵ لە کوشتنی عێراقیەکان ناکەنەوە بۆ پارێزگاری کردنی کورسیەکانیان و هەروەها بەردەوامی حیزبیەکانیان و مانەوەیان لەسەر ئەو کورسیە وا دەکا کەوا بەهایان سفر ببێتەوە نەمێنێت. ئەگەر گەل ژیانی بوێ ئەوە دەبێت قەدەر قبول بکات و خودایش هیچ گەلێک ناگۆڕێت ئللا ئەوە نەبێ کە خۆی بگۆڕێت. دەبێ گەلی عێراق بڕیار بدا لە دیاریکردنی داهاتووی خۆی یان ئەوە تا کە محاسسە و دابشکاری حیزبی نەمێنێت یاخود ئەوە تا ئەو دەسەڵاتە بە تەواوی لا ببرێت بۆ ئەوەی کە ئیتر ئەو ئاژاوە ژێڕێ و ئەو ڕێککەوتنە لە دەرەوەی ویستی گەلی عێراق جێبەجێ نەکرێت. من ئەمڕۆ لێرەدا دەوەستم لە بەرەی گەلی عێراق نەک کەسیکە و لەگەڵ هیچ سیاسیەکدا نیم جگە لەوانەی کە چاکسازی تەواوەتیان دەوێت بە هەموو ڕوونیەک و دەوەستم لە بەرەی ڕاپەڕینی جەماوەری و شۆڕشی سپی جەماوەر بۆ ئەوەی کە گەندەڵکاران بوەستێنێ و ئومێدمان وایە لە خوددا هاوکارمان بێت. ئەگەر گەلی عێراق ئەوەی بوێ دەبێت جێبەجێ بکات و لێرەوە ئەمانە ڕائگەێنم هەموو کردە سیاسیەکانی تەیاری ئەحرار دەوەسێنم جگەل لە هەندێک بوار نەبێ. سێهەم هەر وەزیرێک لە حکوومەتی عێراقی کە تەکنۆقرات بێ یان جگە لەوەش کاندیدی ئێمە نییە و نمونەی نوێنەری حکوومەتەکەیە و هەر کوتلەیەکی سیاسیش کە بەڕاستی لەگەڵ چاکسازیا بێ و لەسەر لووتکەیان هەمویانەوە لیستەی ئەحرار ئەگەر بیانەوێ هەر جۆرێک لە دابشکاری حیزبی هەبێت دەپێویستە لەو دانیشتنەدا نەبن لە پەرلەماندا و ئەم دوو مانگە ئیعتیکافی تەواو دەکەم بۆ وەک ڕەتکردنەوەیەکی هەموو جۆرێک لە دابشکاری حیزبی و دژ بە هەموو گەندەڵکارێک کە لە عێراقدا بەردەوامن. پێنجەم دەبێ سەربازانمان بەردەوام بن لە سەنگەرەکاندا ئەمەش بریتە لە ئەرکێکی نیشتیمانی و ئاینی و داواکارم لە خوددا سەرکەوتوو بن وەسپاس.